سلاڤ من گولستان محەمەد ئەمین قبول بکەن دەخەلەکەکە نوژە پرۆگرامەخوا ئەمێ باڵێ بکشێنن لەسەر ڕۆڵە خانمان دناڤە بوارێ پزیشکیدا بەحسا پزیشکێکی دکتۆرێکی بکەن کو دووبارێ لێکۆڵینەوە توێژنەوەی خێزانی خانمان gelek bi bandor bûye. Roja îrojiyê di nava Başûrê Kurdistanê berdewamiyê dide bi xebata xwe. Çendîn bajar û bajarekên Kurdistanê û Iraqê derbas kiriye heta ku xwendina xwe bi ser kiriye. Li derveyê welat jî bi roname aniye û roja îro li vê derê xizmet dike. Niha jî mê rojekê gel d.عەتیە di nava bajarê wê koye bi ser bikin haroha li cihê karkirina wê jî mê balê bikişênin li ser çend babetên pizîşkî û zanistî. Ji daxa Qeratê ku nava bajarê Koyê de ye, dîrokek li vê derê bi çavan tê dîtin. Lêbelê di nav her malekê de jî çîrokek balkêş û xweş heye ku divê bêgotin. Roja îro em li pey çîroka d.عەتیە digerin ku di nava vê malê de ji dayîk bûye. Di nava vê malê de perwerdeya dapîr û bapîrê xwe wergirtiye û dayîk û bavê xwe. Digel çendîn xuşk û bira ku dengê qîşqîja wan û kenê wan di nava vî xanî de wek yadewerî û bîreweriyek tê bîra d.عەتیە. دکتۆر دووبارەت gelek bi xêr hatî em kêfxweşin ku îro di mala bapîrê te de ne. Bi xêrhatintan dekim li ew mare derîne. Memnûn zor spas. Bi kurtî bilêm êre pîroz e. Çunke lew sawa ket deka 400 sar pêş ewro lî me hatîne li cê xwe ila rehmenexeke hatiye li bo hemama çi. Kenewekey hebûne wey wîş Salih û Xefûr bûne. Salihiyan lêre xayndiya mezrandiye. Xefûr ji lewlay. Bes ew ke li bîr me ئەو بەرە دینگەی لێ مابوو ئەو لای یعنی ئەو قسە ئیبیرەوەری ساڵانی پەنجامە یعنی 1950 ڕاستە ئەمن لەو ماڵە لەدایک بوومە لەو لایە ئەو لایە ئەو بەرە لە 38 تەواو بووە ئەجا بزانە هەتا ئەو عیمارەیە دەکرێ و ئەو گومبەتەوە ئەو بەزمە زۆری تێچووە یعنی هەر جار داکەم ڕەحمەتی باسی دەکردێ گۆ حەولم هەبوو بە کاک سولەیمانی کە لە من گەورەترە هەموو جارێ سەر دەکەوتم زۆر بە ئەزیەت یعنی دەچوو دەگۆشتم لە وەستایەکان دەبر مندار بۆ داکەم چه بیرەوێری و یادگاری هەیە لەگەڵ بیرەوەریەکە من یەک ساڵ بوومە لێرە دەرچووێ بەڵام بیرەوەری زۆرم هەیە هەردەم جومعان ئەمە لێرە بووینە کە یعنی ئەوەی کە خۆم لە بیرە لە 2 ساڵ و نیوی 3 ساڵی لەو ماڕەی دیکە دوایە دەچین هەموو جومعان دەبا لێرە بین لێرە کۆبینەوە پلکەکانم مام هەر لێرە بووە لەگەر باپیرم مامەکەی دیم لە تورکیای بوو طبی دەخوند بیرەوەری باپیرم لێرە زۆر زۆرە کە لێرە مافوریان ڕادەخزار دەنیش پیاوە گەورەکانی خزمان و ئی ئەوانی قسەی خۆشیان دەکرد هەموو لێرە زۆر خۆش بوو دادەنیشتن ئەو حەوزە قسانش دەفەرمووی ئەو حەوزە ئەوهانە بوو لە عەرزیەوە بوو عەرزیەوە بوو دوایە نوێنەژێ ئەوان ئەو جە دوایە ئێرەیان لە ساری 48 نوژەن کردەوە ئێستا دەیبینن ئیتر بیرەوەریەکانم ئەوەیە غارماندایە بگەمەمان کردیە بۆ دەرێ بۆ سەرێت چزانم زۆر بیرێ خۆشمان هەیە هەتا چەند کاریگەری خێزان لەسەر کەسایەتی تۆ هەبوو کە تا ڕۆژی ئەمڕۆ وەکو کللتورێک ینی بڵێن لە نفشێک بۆ نفشێکی تر ماوەتەوە هەر هەیە هەتا ئێستاش چونکە ئەو بیرەوەری ئەمن دروستم کرد لە کەلتور ئەو کەلتورم لە مارە باپیری خۆم دیتە ئێرە خانێکی دی لێ ئەو کاتی لەگەری بوو لەو پشتەوەیە دروستی کرد ئەویش یعنی ناچمە تەفاسیلی وێ ئەو بندەرکە لە بیرمە کە ماینی لێ ڕادەوەستا داهاتێ ژۆرێ ماین لەوێ بوو واوە دەچوون ئێستر دەچوونە ئەو لای ئەو بن تاقانە یعنی ئەوم لە بیرە لە ساڵی 50 تووتنیان دەیناوە لەو مەخازینانە لۆکەیان دەیناوە لۆکە زاتێ پەمۆ بە فەردە لەسەر پشتی ئەستران دایان هێناوە ئیتر ئێرە پڕی ئەو فەلاح و ئەوانە بوو کە دەهاتن بە تایبەتی جەماعەتی هەرمۆتەی زۆر زۆری خۆش دەوێستن باپیرم دیانەکانی زۆر خۆش دەوێست دکتۆر ئەڤ بیرەوەریەتە بوون ناوە ماڵە باپیرەتە دەڵێ ئەم باش دەزانن کو دایکاتە یەک جوان کەسایەتین کو گەلک باندۆر بوون لەسەر ژیانەتە و یەک جوان کەسایەتیان بوو کو بە چەندین ساڵە دگەلتە وەستایە حتا کو دگهای ڕۆژە ئیرۆ ئەمێ بچن بەشەکی دناو ماڵا دایکاتەدا و ئەو زەویە کو خست بوو دبستان و ڕۆژە ئیرۆژی مایمە بەردەوام بکەن. چەندین نەفەش ژناوە ئاڤیجهی کو دبستانە یەکەمین بوو دناوە باژارێک کوێدا دەخەرجکردنە و دەرچوونە
چەندین جوانجی بوونە کەسایەتیان بە باندۆر دناواجڤاگا خۆدا لێرە ڕۆژە ئیرۆ هاتیە پشتگۆ خستن شتێک و تێتە بینێکردن دکتۆراتە گەلک خەملێت خوۆش بە کوتبێژە 6 هۆڵێن خوێندنە دووردەها بوون بە چەندین ساڵە بەرهەم ئانینە خوێندکار و هەروەها فێرخوازجی دخوازە ئەف جەهبێن و ژەنکردن و گرنگیەکە تایبەت پێداین ئەوجا دکتۆرە ئەگەر بێن باسی ئەم دبستانە بکەین کە یەکەمین قوتابخانە بوو لە ناو شاری کۆیە دامەزرا و تەسیس کرا چه یادگاریەک و یادەوەریەکت هەیە لێرە بەڵێ یەکەمین مەکتەبە دروست کرای لۆکچان پێشی ئێرە مەکتەبەکی دیکەدانرابوو هەبوو لە گەڕەکی مارە مەلایەن نێزیک مارە مەلای گەورە بە ئیجار گرت بوویان لۆکچان ئەوەی کەونتر لەوێ نازانم کە لەگەر کوڕان بووینە زەمانی نەجیبەخانە بەڵام ئەویان مەکتەبی کچان بوو بەس ئیجار بوو نەزەم چەند سال لەوێ بوونە بەس یەکەمین مەکتەبە کە لە بۆ کچان دروست کرا لە ساڵی 49 تەواو بووە منیان لەوێ قەید کرد چەند جارێکی چووم لە ڕێیە نێمدەتانی بڕۆم دەبا هەرم گرن زستان بێسەرداهات داخم گوتی قەتی نانێرمەوە ئەو لای ئەجا لێرە ئەو بوودەوەما کرد بیرۆری ئێرەم زۆرە چونکە تا بوو مە سنفی چاری ابتدایی لێرە بووین ئەوانەی سنفی 6 بوون بۆ نمونە ڕەحمەتی سوڕایەخانی مەلای گەورە نەرمین ئاسەف لەو کچانەی کەوها چوون لۆ کولیات بخونن لە بەغدایە چەند کچانەکی دیش لە بیر مەناویان بەڵام حەمدی حەمەدەمین بوو سەنیە بوو پێی ناوێ بچمە ناو ناوەکانی ئەوانە چوونە فنون ئەوانە 6 بوون یعنی فنونیان تەواو کرد لە هەولێر و لە کەرکک ئیتر ئەمە کە گواستمانەوە لەو مەکتەبەکەی بای زاغی بوو بوومە سنفی 5 ابتدایی بەڵام بیرەوەری ئێرە گەلک زۆرە چونکە ئێرە نێزیکە ئەو بەر و ئەو بەرە لە گەرماڵی خۆمان نێوڕایان خۆم و ڕەفیقەکان دەچوینەوە ماردانمان زۆر خۆشە دکتۆر چواڵ قەسرژی کو ئەفجە دووبارە بێ نوژەنکردن و چێکردن وەک میناکش بۆ باژارێک کۆیە بێپاراستن بەڵێ پێویستە ئێرە نوێژەن کرێتەوە چونکە وەجبەی یەکەم لە کچانی کۆیە کە چوون بەرەو بەغدا بۆ کولیە خوێندنێ یعنی زانکۆوە ئەوانە لێرە سنفی 6 بوون کە من هاتمە سنفی دوێم ابتدایی ابتدایی یعنی دائیم تەماشامان دەکردن جوان بوون باڵا بەرز بوون بەڵام سنفی 6 بوون دائیمە نەشیدی وەتەنیان دەگۆمەش لە دویان دەمانگۆتەوە یەک لەو شتانەی کە لەبیر ناکرێت تەدریبی نەورۆزیان دەکرد بۆ مناسبەی نەورۆزێکە لە تاتووکان دەکرا تەمسیلەکەیان دەکرد قشقاڵی لێو ئاڵی نییە و گورانەیەەکە یەک لەوانە ڕەحمەتی نەرمین ئاسەف کە دەکا برازای دڵداری شاعیر ئەو تەمسیلی دەکرد لەگەر کوڕەکان قشقاڵی لێو ئاڵی وینە پرشەنجینی گاکاداتە دەری لە بن چادرەکەی نەورۆزەکی زۆر زۆر مەشهور کرا لە ساڵی 50 وابزانم 6 یان 5 بوو یا 6 بوو ئەوجا چێ داواکاریت هەیە بۆ ئیتر ئەوە ئەو نەوع بەشەرەی تەخەڕج پێکردبی و ببنە ئەو شەخصیاتانە و ها زۆری دیش کولیاتیان تەواو کرد مدیر بوون دوای بوونە مدیر و چەند جیلیان پێگەیاندیە ئەمەژەوە قەیدی نییە دوای تا 6 ابتدایی لێرە بووینەوە چوینە بەغدا حەز دەکەم کە بنەمای خوێندنی کچان چەسپێنرا لێرە ها لە هەمان کاتیش ئێواران مەحەل ئومیە بوو لۆی حەزم لێیە نوێژان کرێتەوە مەحەل ئومیە لێرە زۆر پڕ بوو ئەمە داهاتین یعنی لەمارە خۆمان ئەو بەرە داهاتیم بزان ژنەکان کو دانیشتینە هەموو ژنی کۆ داهاتن معلیمەکان دەرسیان پێدەگوتن بە کراوێ و بە جلکی کوردی لەو سنفانە دادەنیشتن بە سنف بوو ئەگەر هەندێک خوندن فێر با دەبووە سنفەکەی دێ یعنی 3-4 سنفیان خوندە بوو مەحەل ئومیە سپاس دکتۆرش بۆ وەختێتەوە و vێگەرانە ئیرۆ کومە بەهەفتوورە کری دناوە باژارێک کۆیەدا وەجا باژارێک کۆیە هەش دەستپێکایە حتا داویاوێنە دناوە هەر جادە و کۆڵانێکێدا بهنەکە دیرۆکیە تایبەت بخۆ هەیە ئەف باژارێک و پڕ ڕەوشەنبیر و کەسایەتیە ناسکەری بەرهەم ئانینە و سەرانسەری کوردستانێ بەڵافکردە گەرامەیە ئیرۆل vê derê dawî hat lêbelê berdewamiya programê di nava cihê karê Dr. عەتیە de dibe berî kom xatira ji bajarê koyê bixwazin em ê serdana cihekî gelek taybet jikin ku ji dibêjin lev zêrîn ew jî cihekî ku taybetmendiyeke xwe heye ji bo diktora dareke sinoberê milwedere biçenin weku yadgariyek û bîreweyiyeke vê serdana me ji bo bajarê koyê dar jî bixwe naskiriye ku dane hezkirine vêce bimere bin.
ئەم دخوازم بریاوی پرۆگرامی هێلێکی دروست بکەن دناوبەرا نەفشێ چووی و نەفشێ کونها هێدی چاوێ خۆل دنیای دەبەکێ و دناوە وڵاتێکی ددژی کوناوی کوردستانە لێ گرنگە کووەمل بەرچاو بگرن خانمن بەریمە چکردە چ خەباتکردە گرنگیە بچ بدن و چه شیرەتەکەوە هەیە ژ بۆمە وێجا ئەم ناوە موزەخانەیە گەلک تایبەتەنە دکتۆر عەتیە ئەم موزەخانەی خۆ دروستت کردووە حەزەکەین بزانین ئەو پەیامە چییە کە دەتەوێت بگەنی بەو جیلێک کە ئێستا هەیە ئەو مۆزەخانە لە بیری مندایە هەرکە مندار بوویمە چونکە ماڵێ باب و باپیری من شتی ئەنتیکی هەر لێ بووە یعنی ڕەسەنایەتی کوردی یعنی ماڵی وا گەورە کە دائیما هاتوباتی زۆرە لە هەموو بوارەچی تێدایە ڕەسەناتی وەگە ئێستانێ بچی هەرچی بی و لە بازاری بیکڕشتیوانە لە خۆشتان دێتتان کە تەزجیلتان کرد بۆ نمونە لێرەوە دیتان یەک ڕێز منجەری گەورە هەر شتە تایبەتی خۆیە بووە منجەری چار حۆقەیە هەیە دو حۆقەیە و قاورمەکردنێ هەیە و ئەتر ئەمن ئەگەر نەیپارێزم ئەتوش ئەگەر نەدیت بێ ئەو میلەتە بێکەلتور دەمینێتەوە دووشت پێناسەی میلەتە زمان و کەلتور نە زمانەکەمان مایە وەک خۆی ڕاستە ئەمە بادینی و سۆرانی و یعنی ئەمە موکریە و هەمومان هەیە بەڵام یعنی هەمووی تێک دەکەینەوە نییە مشکلە نییە لەجاتەوە لەگەڵ کەلتور میلەتان بەو دوشتە ئەمە دەناسم کەلتورەکەش پێک هاتەیە وەکو گوتم زمان و ئەو شتەی بەکاری دەینی و دروستت کردێ ئەو شتەی لە بەری دەکەی خۆت پێشانی عالەمێت دکتۆر بەس خۆت لە خانەوە دەکەت گرنگی بەو هەموو شتانەداوە یانەوە کارێکی بە کۆمە وڵی بابم حەزی لێ بوو باوکم ڕەحمەتی بەنابراکانم لەو بابەتەی نەبوونا حەبرام هەبووە خوشکەکانیشم هەردووچیان هیچ لەو بابەتەی ئەوەن یعنی زۆر احتیمام پێ نەدا حەزیان لێ بووە بەس ئەوە زەوقی دەوێ وەقتی دەوێ پارەشی دێ چه هەنگاوانکردنەوە بۆ ئەوەی ئێمە زیاتر بێنە ناو کولتوری کوردی دوور بین لەو مۆدەرن بوونە و لە بیرکردنی کولتوری من ئەوە بوومە بەسم گوتمە گەر من دای مەزرێنم یعنی هەر چەندی توانام هەبی مادام ڕەحمەتی بابم بدات چم خانیان دایتە من با لەو خانەی دای مەزرێنم نەکەر پارچەک لەوێ ئەک لە هەولێرە فایدای نییە هەستام ئێرم کردە مۆزەخانە ناوم لێنا لە بزێڕین هەر بنەوەی قانی لە بزێڕینین ئێمە ئەو ڕێزە سەماوەڕی دەیبینی هەموو ئیشیان کردیە ئەو لە مارە بابم ئیش کردیەوە لە مارە مام لە مارانە خزمانە دائیمە عالم چای لێ خواردیتەوە ئەوانە قاوەیان لێ خواردن دەکرێن بڵێن ماڵباتت لێرە کۆ کردوتەوە چویم لە خۆم چویمە مامەکانی بابم هەمووی ئەو خانەی گەوران هەموو ئاسارن لە ژۆرەکان تیاندا هەمووی شتی دێشم بۆ بەس ئەو تەش توشتان هەمووی مارە بابی خۆمە هینایتمان لەو دوێژ زۆر شتی عجایب تێدا کەس نیتی گومگومە پێدەرێن گومگومە ئاویان پێ نەقل دەکرد زاران بۆ ڕێ نەبوو. بەردەوام بکەن دگەل دکتۆر عەتیە و وێ جارێژنەوە خەستەخانەیە خۆیان تایبەت درەوە باشارە هەولێرە دەف چەندین ساڵە هاتیە ئاواکردن لێبە بەشی هەری مەزنجێ نت کاردەیە ژبەرچە و گەلێک بابەت هێندن یەنگرەدای پزیشکی و تەندروستیە ماڵبات و خێزان و هەروەها بەتایبەتی خانمان و زلامان ددەما دەستنیشانکردنە ڕێگەزێ زارۆکە خوا و گەلێک بابەت و مژارندنە مێ بدنە بە حەزکردن دکتۆر زۆر خۆشحاڵین کە لێرەین تۆزێک باسی ئەو خەستەخانەمان بۆ بکە ئەو هەموو شتە جوانانە چین لێرە بە تایبەتی هەزەکەی لە کەشەهەوایەکی خێزانی دای لێرە بەڵێ بەخێرێن وڵا لە هەرجەیەکی کارم کردبی لە ژیانم هەروام کردیە شەرنی ئەوە پرایڤەت یعنی تایبەتی خۆمە لە نەخۆشخانەی حکومیش ئەو جێ ئەم ئیشم لێ کرد بە هەروام ڕازاندیتەوە بۆ نمونە لە خەستەخانەی پێمان گۆت ڕزگاری ناومان لێنا مەدینەی طب بوو جاران کاتی وەزیر هات لە سارینەوەت هاتە تابقی دوو یعنی تەماشای وێ بکە کابرا سەری سڕما هەروە تەماشای دار و دیواری کرد و داتەکانیمان لەسەر دیواری هەمووان نووسی و کە چەند ساڵەتمان ئیش کردی هەموو بە بەرنامە دوای وەی هاتە خوارێ قسەی نەکرد هەروە عەبدولسەلام محەممەد سەعید ناوی بوو دوای کە چوو بۆ مووسڵێ لە هەمان نەخۆشخانە لە هەمان تابق خۆی دابوون گوتمی لۆ لە هەولێرە ئەو هایە تابقی ژنان لۆ لەکنەوە وایە زۆر باشم ئەگەرم خەستەخانەیە تەواو وایە
ئەوە تایبەت دەبوو بە چی دەکەەوە تابقی خوارێ کە دەکا 15 هۆدەی تایبەتی هەیە ئەوی دیش سێ عملی ساڵاتی عملیات ئەو هەموو ئینازغڕاتە بە نازور ئیشێ دەکەن تابقەکەی سەریوی عملیاتی عامە ئەوجا ژنان بی پیاوان بی نەشتەرگەری ئەوەی سەریوی IVF تایبەتە بە IVF مختبەرەکانیش حازرن بەس ئەوەندەی دەوێت ئەوەی جیهازی چاندنی کۆرپەی لێدانێن چونکە ئەساسن لە بۆ کۆرپەچاندنی ئەمن ئەوم کردی ئەمن اختصاصم ئەوەیە هەر لە ساڵی 1970ەوە لە حکوومەتی عێراقەوە ئەمنیان ناردە بەریتانیای 2 مانگم لێوێت تەدریب کرد لەسەر کۆرپەچاندنی منداڵ هەتا چەند سەرکەوتویە کۆرپەچاندنی منداڵ ئەجا ئەمە نەما کرد خۆمان بەگشتی باشترین سنتەری دنیاە ئەمن دوایش ئیشم کردیە لە سعودیە و چوومەتەوە و لە بەریتانیاش ئیشم کردیە باشترین ڕۆزنبرگ ئەو کتێبە شینە کە لە گەروی ئیشم کردیە باشترین سنتەرە ئەوە 42 نەجاحەت دەینێ والحال لێرە فڕی بازاری مختبەراتی IVF و بە عالەمەکەش دەرێن لە ستانەوە 5 ئەوەش تەچی غەدرەکی گەورەیە باشە زۆر بابەتی پزیشکی هەیە کە حەزەکەن بە کوورەهی بچینە ناو و باسی بکەنێکێک لەوانە کە خۆت چاودەری چەندین لێ کۆڵینۆت کردووە سەبارەت بە و تەڵەبانەی کە تەخەڕج دەکەن یانیش دەردەچێن گرنگترینیان لای تۆ کامەیان بوو ئەوانەی کە تەڵەبەکانی ئێستا پێشکەشی دەکەن 23 بڕوانامەی دکتۆرامدایە ئەمە لە ماوەی 2005 هەتا تەقاعدوویمە 2013 خۆی مەفروض نییە یعنی ئەگەرێک گەیشتبیتە مەرحەل دکتۆرێک گەیشتبیتە مەراحلی ئەو ئەعلا لێ خوێندن و خبرەت و ئەوە تەقاعدیکەن هەتا تاقەتیەبی دەبیش بکە هەتا ملت استیفادەی بکە قوتابی دیکە پێ بگەینن بە زوات دیارە سیستەم لە وڵاتی ما تا ئێستا بەهۆش نهاتیتەوە کە ئەو پزیشکانەی دەگەنە تەمەنی تەقاعد ئەو جا بە نرخ دەکەون ئەو جا قیمەتیان هەیە دەبی ئەوە خزمەت بکرێن ڕفرانسی پێدەرن بە یعنی ئینگلیزی دەبنە مەزدەر باشە دکتۆر پرسیارێکم هەیە سەبارەت بە دەستنیشانکردنی ڕەگەزی کۆڵەکە منداڵەکانی هەیە ئێستا زۆر داواکاری لەسەرەوە بڕوات هەبی ئەوە زۆر خەتەرە زۆر مەشاکلی توش کردیە لە ناو عائیلەی چەند جاریش ویستیتم باسی بکەم لە تەلەڤیزیۆنان باسم کردیە جارێ 3 مانگە تازە پێدەچێ یعنی خۆی دیارە حتا لە قورئانی پیرۆز داهاتیە یعنی دەبی 3 مانگتەوە کە ئەوجا تەکید دەکەی ئێستا 2 مانگە کوڕایان کچە بابە چ پرسیارەی لە من دەکەی لۆ دەتەوێت بزانی کوڕیان کچە نەک لە بەروێ بێەوە کوڕی ببی هەیە 3 کوڕی هەیە 2 کچی هەیە دەیەوێت بزانین کچە ئێ بەوە کچ بوو یان ئەوە کڕبوو مشکلەیە نە شتێک هەیە ئێستا پێشەوەی کە حملەکە ببێ ڕەگەزەکە دەستنیشان دەکات ئەجا ئێستاوت پێ دەرێت تکایە هەموو دکتۆر جێتان لێبی ئەو پرسیارەتان کە لێ دەکەن یان دێنەکەتان ئەنگوو بۆتان نییە دکتۆری عام یعنی کە تەخەڕوجی کردی و دکتۆری عامە عیادەی هەیە نەخۆشان دەبینی بۆتان نییە مداخەلەی ئەو نەوعە اختصاصی بکەن ئەوەی کە اختصاصی هەیە باشە جێ لێبی پیتکردن لەلایەن وای کرۆمۆسۆم گچکۆکەکە زیاترە لە ئێکس لەبەر ئەوەی هەموو حملەیان وەرگرتێ دراسات کرا لە 100 حملی 50 کوڕە 49 کچە بەس لە نتیجە وەک ئێکی لێ دێتەوە چونکە ئەویان زعیفترە جینات دێنە خوارێ زیاتر ئەوەی لە باری دەچی کوڕ دکتۆر باسیەوە بکەن هەندێکجار کە کەش لەدایک دەبێت ماڵباتەکەیانیش خێزانەکە تۆزێک خەمبار دەبن بەڵام ئەگەر کوڕ بێت دڵیان زۆر خۆشە زۆر خەمبار دەبن یاخۆ هەر خەمبار بن ئەم ئێستاش ینی سەیرم پێدێکە کوڕی هەبی وڵی ئەوەندەی پێخۆش نییە کە برێم کچە یعنی سەیرە وڵاتەش سەیرمان هەیە دوای ببێ کچ کو زاوزێ دەکرێ و کو دنیا بەردەوام دەبی دایکان بۆ نمونە چاوەڕێەوە دەکەن و تو بڕۆی قسەیەکی خۆشیان پێ بڵێ بەڵام بەداخەوە هەندێک دایک هەیە منداڵەکانیان پێشەوەی کە لە دایک بن دەمرنیان لە کاتی دوای لە دایک بووندا ئەتوش هەندێک نمونەی زۆر باشت هەڵگرتووە لای خۆتەوە چەندین ساڵە تۆزێک باسی ئەو نمونانە ئەو نمونانە کەونن هەموو نەخۆشک بە بەرنامە سۆنەرمان لۆ کردیە ئەوان هەبوو ڕعایەت الحەوامل ئەگەر لە حملی 3 مانگ و 4 مانگ مندارەکە تەواو نەبوو بە ئیقناعم دەکرد بینینە خوارێ هەتا توش عملیاتێ نەبی ئەوش لە ئەومان دەدەنە لە شوشەی هەبووە بابی دکتۆریش بووە
پێشم گوتیە مندارەکە تەواو نییە ئەوەی دروست نەبووە پیستی زوجی میزڵداین دیار نییە دکتۆر با لە باری ببین ژنەکەی قوڵی نەکردێت دکتۆریش بووە هەتا 9 مانگەی دوای 9 مانگەی مندارەکەی بووە مردیشە. دکتۆر گەلێک سواسیاتت کەم سەروێ دەرفەتەی کومەکاری بوو بێ درێژە هەیە بێ ڕۆژێ هەموو وەختێکی خۆش بتەرە دەرباس بکەن وەختێکی بسوود پر زانیاری هەڤیاتە من درێژێش بۆ دەتخوازم وتمە یوسا باخەفتنێن خۆی خۆش دەولەمەند بکە و زەنگین بکە بڤان زانیاریان دەم زۆر سپاسان دەکەم ڕەنگە لە 105 باسم کەبیلۆتان لە 105 بەس ئەنگۆش یاڕە بخوا مۆفەقتان کا لە بۆ ئەوەی کە میلەت جێی لەو قسانەبی ڕۆشن بیربی و زەرری کەمتر لێ بکەی گەلێک سپاس بۆ ئەوەژی هەتا بێگاوەی هەوندگەلمە بوون بخاترەوە حتا خەلەکەکە دن.